سڵاو ڕێز بۆی وە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. لەسەر کاردەرکردنی 4 کرێکار لە شرکەتی سەقەسازی وان لە سنە. ئۆلۆمپیسێ یەکەی سنفی و داخستنی 35 پیجی ئینستاگرام لە کوردستان. دانپێدانانی فەرماندەی ئینتیزامی ڕەژیم بە کوشتنی خەڵک لە ناوچە سنووریەکان. کوژران و برینداربوونی 5 کەس بەهۆی تەقینەوەی مین لە دەیرەزور و کوژران و برینداربوونی 10 کەس لە هێرش بۆ سەر یەمەن و لوبنان. درێژەی هەواڵەکان. لەسەر کاردەرکردنی 4 کرێکار لە شرکەتی سەقەسازی وەن لە سنە. بە پێی هەواڵی گەیشت و کارخانەی سەقەسازی وەن لە شاری سنە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا 4 کرێکاری شاغەڵ لەو شرکەتەی لەسەر کار دەرکردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هۆکاری بێکارکردنی و 4 کرێکارە ڕوون نییە، بەڵام پێشتریش کرێکارانی ئەو کارخانە لە ئاسکەمی حەقدەست و نەدانی زیافەکاری ناڕەزایەتیان دەربڕی بوو. ناسناوی ئەو 4 کرێکارە بریتیە لە ساسان کەریمی، نەریمان عەبدیزەر، سارا عەباسی و ئارینا شەیخولئیسلامی. لە سێدارەدانی بەندکراوێکی دیکە لە زیندانی ئیلام. بەرەبەیانی دووشەمە 21 ڕەشەمە 1402 هەتاوی سزای سێدارەی بەندکراوێک بە ناوی مەنسوور مەنسووری خەڵکی شاری سەراوڵە لە زیندانی ناوەندی ئیلام جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان مەنسوور مەنسووری پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. شایانی باسەکە ڕۆژی دووشەمە بەندکراوێکی دیکەی زیندانی ئیلام بە ناوی موعین سەلاح وەرزی پاش 30 ساڵ بەندکران بە هەمان تۆمەت لە سێدارە درا. ئۆلۆمپی یەکەی سنفی و داخستنی 35 پیجی ئینستاگرام لە کوردستان. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە دەستگای قەزای ڕژیم ڕایگەاند کە 35 پیجی ئینستاگرام و 3 یەکەی سنفی بە بیانووی تەبلیغاتی نایاسایی پلۆمپ و داخراون. ناوەندی سایبری و ئیدارەی ئەماکنی ڕێکخراوی ئیتلاعاتی ئینتیزامی پارێزگای کوردستان لەو بارەوە ڕایگەاند ئەو 35 پیجە کە داخراون تەبلیغاتی ناشەرعی و دژی حیجابی ئیجباریان ئەنجامداوە، هەروەها 3 یەکەی سنفیش بەهۆی ڕەچاونەکردنی یاسای ئیجباری زۆرم لێ پلۆم کراون. لەسەر کاردەرکردنی معالمێک لە شاری سنە. محەممەد موراد نەساری معلمی خەڵکی ئیلام و دانیشتووی سنە پاش بڵاوکردنی کتێبی شێعر و وتوێژ بە زمانی کوردی لە ژێرگوشاری ناوەندە ئەمنیەکان لە کارەکەی خۆی دوور خراوەتەوە. بە وتەی و معلمە دڵسۆزە بە بیانۆی چاپی کتێبی شێعر بە زمانی کوردی بەڕێوەبردنی فێستیڤاڵی خەڵاتی ئەدەبی باشوور، بەشداری لە فێستیڤاڵی گەلاوێژ و توێژ لەسەر زمان و ئەدەبیاتی کوردی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە لەسەر کارەکەی دەرکراوە. دانپێدانانی فەرماندەی ئینتیزامی ڕەژیم بە کوشتنی خەڵک لە ناوچە سنووریەکان و توێژی فەرماندەی ئینتیزامی کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە ڕایگەیاند کە کوشتنی خەڵکی مەدەنی لەسەر سنوورەکان لەلایەن هەنگی مەرزیەوە لە ساڵی 1402 هەتاوی لە 180 زیاد کردووە. سعید منتەزەر ئەلمەهدی لە دانیشتێکی خەبەریدا وتوویە کە یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی هەنگی مەرزی ڕژیم لە ساڵی 1402 بەرزبوونەوەی 88 لە سەدی ڕێژەی کوشتنی کەسانی ئەشرار و قاچاقچی چەک و مادەی هۆشبەرە. ئەوە لە حاڵێکدایە کە زۆربەی و کەسانەی فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم وەکو قاچاقچی ناویان دەبات کۆڵبەران و سوختبەرانن کە بەهۆی هەژاری و دەستکورتی ڕۆیان لەو پیشە سەخت و پڕمەترسیە کردووە. بە پێی ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 300 کۆڵبەر بە تەقێزە سنووریەکانی ڕژیم کوژرا و بریندار بوو. مەترسی دیپۆرتکردنەوەی پەنابەرێکی کورد لە تورکیاوە بۆ ئێران. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دادگایەک لە تورکیا پاش 4 مانگ بەندکران حکمی دیپۆرتکردنەوەی بیژەن مورادی ناسراو بە هەڵمەت پەنابەری سیاسی کوردی دەرکردووە و ئەگەری هەیە ڕادەسی ئێران بکرێت. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە دڵنیا مەولودزادا هاوژینی بیژەن مورادی لە گرتە ڤیدیۆیەکدا وێڕای پژڕاستکردنەوەی ئەو هەواڵە داوای لە تەواوی ناوەندەکانی مافی مرۆڤ کرد یارمەتیان بدەن و ڕێگە نەدەن هاوسەرەکەی ڕادەسی کۆماری ئیسلامی بکرێت. بە وتەی دڵنیا بیژەن لە ماوەی بەندکرانیدا لە کەمپی دیپۆرتیەکانی ئەدێرنا لە مافی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ دەرەوەی زیندان و بنەماڵەکەی بێبەش کراوە و ئەو هەڵس و کەوتەی پۆلیسی تورکیا نیگەرانی لای بنەماڵەکەی دروست کرد.
کوژران و برینداربوونی 5 کەس بەهۆی تەقینەوەی مین لە دەیرەزور. ڕۆژی دووشەممە 21 ڕەشەمە بەهۆی تەقینەوەی مینی چێندراو لە سەردەمی داعش لە ڕۆژاوای دێرەزور منداڵە گیانی لەدەستا و 4 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان مینێکی بەجێماوی سەردەمی شەڕی داعش لەسەر ڕێگایەت و کوێ خەڵکی مەدەنی لە شارۆچکەی جیا بە کۆمەڵێک منداڵدا تەقیوەتەوە و بەهۆیەوە منداڵی گیانی لەدەستداوە. 4 منداڵی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی 2 کەسیان ناجێگیرە. مانگرتنی کارمەندانی بانک لە تاران و هەمەدان. ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە کارمەندانی بانکەکانی سپا کە شاوەرزی و مەسکەن لە شارەکانی تاران و هەمەدان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی زانیاریەکان کارمەندانی بانک لە ئێران لە ئاسکەمی هەڵدەست نەدانی هەڵدەست لە کاتی خۆی پەرداخت نەکردنی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ ناڕازین و دەڵێن کە بەهۆی نەدانی هەڵدەستەکان بنەماڵەکانیان لە دۆخێکی خراپدا دەژین. برینداربوونی 2 شارۆمەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 19 ڕەشەمە 2 شارۆمەندی بەلوچ لە شارستانی دلگان بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش شەوی شەممە 2 لاوی ماتۆرسەوار بە ناوەکانی فەرزاد لە تیفی بامەری تەمەن 20 ساڵ و خوێندکاری زانکۆی ئازادی ئێران شار، ئومێد عەبدوڵڵاهی تەمەن 21 ساڵ و خەڵکی حسێن ئابادی سەر بە شاری دلگان لە کاتی گەڕانەوە لە باشگای وەرزشی بەبێ هۆکار لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دراونەتە بەردەستڕێژی گولە و بە سەختی بریندار کراون. سەپاندنی سزای 16 ساڵ زیندان بەسەر شارۆمەندێکی بەهایی لە سێمنان. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە شارۆمەندێکی بەهایی خەڵکی سمنان بە ناوی ئەنیسا فەناییان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە 16 ساڵ زیندان مەحکوم کرا. بەپێی زانیاریەکان دادگای ئینقلابی سمنان ئەنیسا فەناییانی بە تۆمەتەکانی پێکهێنانی گروپ بە مەبەستی تێکدانی ئاسایشی گشتی، ئەندامەتی لە حیزب و گروپی نایاسایی سیاسی و کۆمەڵایەتی و چالاکی تەبلیغی دژ بە نیزام بە 16 ساڵ زیندانی تعزیری، 2 ساڵ قەدەغەی چالاکی لە گروپ و حیزبی سیاسی و 15 ساڵ بێبەشبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان مەحکوم کردو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرش بۆ سەر یەمەن و لوبنان. شەوی دووشەمە 21 ڕەشەمە 1402 هەتاوی فڕۆکەکانی ئەمریکا، بەریتانیا و پاهبادەکانی ئیسرائیل یەمەن و باشووری لوبنانیان کردە ئامانج و لایەکامی و هێرشانە بە دەیان کەس کوژراون و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لە هێرشی ئاسمانی فڕۆکەکانی ئەمریکا و بەریتانیا بۆ سەر ناوچەی تەخیە لە شاری مەجزی ئۆستانی سەعدەی یەمەن 11 کەس کوژراون و 14 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە هێرشی پاهبادی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان کەسێک گیانی لەدەستداوە و 4 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات وەزارەتی بێداشتی غەزە ڕایگەیاند کە ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە بۆ 31,112 کەس بەرز بۆتەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.